بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕسەی زانایان السلام علیکم وەرەحمەت اللهی وبەرەکاتوه. خۆشەویستان خۆشحاڵین کە لە بەشی دووەمی بەرنامەی ڕسە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی سەنگەسەری بە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویست شاد بوون و بۆی کە بەڵێنمان پێدا بوون لە چاوەڕوانیا بوون ئێوە بۆی کە لە بەشی دووەم زیاتر و زیاتر لە سیرەت و پلەپێگە و پایەی زانستی زەنای مامۆستا ئاشنا بن. جا ئێوە ئەزیز تا دواساتی بەرنامە بینەر و بیسەرمان من بەوەی زیاتر لە ژیانی مامۆستا ڕووچین و وەکو مەدرسە و پێشەنگ و پێشەوایەک ئەو کەڵە پیاوە بکەینە قودوەی خۆمان و سەربردەی تەواوی ژیانی مامۆستا ئاشنایی خۆمان و ئێوەی ئەزیز و خۆشەویستکەین. بینەرمان بن. بەڕێز دکتۆر ئیبراهیم ماشەڵڵا کاتێک کە جەنای مامۆستا هەم لە زەمەنی فەقەیاتیشی و کاتشکە بووە مەلاش با بڵێن ئەمە شەڕی براکوژی و ئەو بابەتانە هەبوو لە گۆڕێ جا پێم بڵێ هەڵوێستە نیشتمێنەکانی جەنای مامۆستایی وەکو هەم ئینتیما هەمیش وەکو هەڵوێست موقیفانێک کە مامۆستایی بۆ کاتت چۆن بوو؟ طبعا بابم لە ناوەڕاستی بڵێن پەنجایەکان دەستی بە فەقەیاتی کردووە هەتا وەفاتی کردووە لە 2025 پێش تقریبا مانگێک لەوڕۆ. قەدەری بابم وابوو یعنی کوردستان بە شێوازێکی گشتی و هەرێمی کوردستان بە زولفێکی تایبەتیدا ڕۆیشتووە. بابم هەر لە سەردەمەی فەقەیاتی هەتا بۆتە مەلای ئەو هەموو شوێنانە و ئیمامەتی کردووە و دەرسی بە فەقەیان گوتووە. بابم مووقفی تەواو پاڵپشتی و ئەرێنی بووە لە دۆزەکانی یان لە پرسەکانی کۆمەڵگەی کوردەواری و لە شۆڕشی کوردی. ماڵی بۆ هەمویان کردوتەوە. زۆر جار لەو کوێسان و قەندیلەکە بابم پێشوازی لە میوانان کردووە. میوانەکان پێشمەرگەون کە هاتۆتەوە ناو سەنگەسەر حکوومەتی لێ بووە لە دوایان ناردووە پرسیار و سین و جیمیان لێ کردووە وتێتیمیش کاکە من مەلایەکم هەر کەسێک بە من نانی دەدەن. ئەوە لە ڕووی پشتیوانی. بەڵام یعنی بەداخەوە لە پاش شۆڕشی قازی محەممەد بەڕەحمەت بێ شۆڕشی مەهابات کە یعنی ڕێکەوتینێکی ئەمریکا و رووسیا بوو ئەو شۆڕشیان ڕوخاند دەبینین لە پاش ئەوە خەڵک و شۆڕشی کوردی زۆر ڕووی کردە زەر بابەتی دیموکراتی و بابەتی ئیشتراکی و یعنی چەپگەرای ئەوانە. بابم بە درێژی ئەو ژیانەی خۆی دەستپێکی فەقەیاتی هەتا وەفاتی تەواو پشتگیری گەلی خۆی نیشتیمانی خۆی بووە ئەلحەمدولله. بەڵام هەرگیز تەبەنی هیچ فکرێکی غەیری دینی نەکردووە. اینجا دیموکراتیت بوو بێت چەپگەرایی بوو بێت هیچ ئەلحەمدولله ئەو شتانەی نەبووە. بە عەقیدەی سەلیم گەڕاوە الحەمدولله وشکر خۆی گەورە لێ قبوڵ کە. بەڵێ وەکو باوچێک مامۆستا ئەو نەسیحەت و ئامۆژگارانەی کە جەنای مامۆستا زیاتر تەفسی ئەوەی دەکرد هەم وەکو مامۆستایەکی ئاینیشکە بەڕێستان چی بوون زیاتر؟ طبعا بابم ئێمەوەی کە لێی فێر بووین زیاتر لە ئەتەربیە سامیتە پەروەردەیەکی بێدەنگ کەسایەتێکمە وەکو چیا لە پێشمان بووە مەلایەک کەسێکی کورد کەسێکی دیندار کەسێکی کۆمەڵایەتی کەسێکی بەسۆس کەسێکی زۆر بەڕەحم لەگەڵ هەموو لێ قەوماوێک کەوا بینیوێت یا خەبەری بۆ هاتووە دەستی کردووە بە گریان. بابێک هەمیشە لە پێشاومان بووە لە ماڵ بۆ مزگەوت لە ماڵ بۆ حوجرا لە ماڵ بۆ سڵح و ئاشتەوایی بۆ پێکێنانەوەی خەڵکی ئەومان لە پێشاو بوو. بابێک هەر کەسێک هاتپێتە لای باوەشی بۆ کردوتەوە ڕێزی ئەوەندە لێگرتووە ئەو کەسە وایزانیوە بابم تەنها ڕێز لەو دەگرێت. کەسێکی تریش هاتۆ بە هەمان شێوە. بەڵام لە هەمان کاتدا هەرگیز لە دەرگای ئینسانی دنیایی نەداوە بۆ تەڵەبی خۆی. چۆتە لای ئینسانی دنیایی بۆ تەکلیفێکی کەسێکی لێ قەوما بۆ ئاشتەواییەک ئەو کەسەمان لە پێشاو بووە. بابێک کەوا تەراویحی تەواو دەکرد قەناعەتی وابوو 21 ڕکعەتە هەتا ڕکعاتی دێم لەگەڵ مزگەوت نوێژی دەکرد دوای جیا دەبوویەوە هەتا ئێمە لێ دەبووینەوە دەهاتەوە ماڵ دەستی پێ دەکرد. ئەمەوە لەوەتی عمری خۆم وا نازانم بابم لە 21 ڕکعات کەمتری کرد بێت وا تەسەوڕ دەکەم هەندێک جار گەشتۆتە سەر مەذهەبی ئیمام مالیکیش کە فەرموویەتی 36 ڕکعاتە. قورئان خوێندن بە هەمان شێوە ینی عیلاقەیەکی ناتەبیعی هەبوو یعنی وەکو بڵێ زیاد لە طبیعی لە بابەتی پەیوەندی لەگەڵ قورئان و قورئان خوێندن و تەفسیر و مطالعە ئەوانە. لە کۆتایی ژیانیدا هەندێک
نصیحەتی لێ کردی ڕۆژێک بانگی منی کرد و گوتی ئاگاتان لە یەکتری بێت زۆر وریادینی خۆتان بن لەگەڵ خزمان زۆر باش بن لەگەڵ یەکتری زۆر باش بن لەگەڵ مامۆسایانی ئاینی لەگەڵ فەقێ ئاگاتان لە دینی خۆتان و لە سمعی خۆتان بێت تقریبەنەوە کۆتا نصیحەتی بابم بوو گفتوگۆی لەگەڵ ئێمە کرد ینی وەکو ئامۆژگاری بەڵام ئەوی تری کۆی ژیانی بابم لە پێش چاوی ئێمە ئێستا کە سەیری دەکەین هەر مووقیفێک بۆ ئێمە لاپەڕەیەکە کە مووقیفەکانی لێ دەخوێنینەوە وەکو کەسایەتێک مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتەوە هەم وەکو ئاشتەوایی مەشوەرەت تدبیرکردنی ئەو کێشانێکە داتن لە جنەی مامۆستای وەکو عەرزم کردی بە تایبەتی منتقەی پشدەروبی توێن منتقەیەکی گەرم لە پێشاتەکان لە کێشەکان بوو بە تایبەتی کێشە سیاسیەکان هەتا هەندێک جار لایەنەکان بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان پەنیان دەبرد بۆ چەک لەوێدا بابم هەمیشە قەناعەتی وا بووە نابێ خیانەت لە کورد بکرێت و نابێ خوێنی کوردیش بە دەستی کورد بەڕژێت ئەوە قەناعەتی جدی بووە لە ڕووی خیانەتەوە بابم هەموو براکانی بابم کە 5 برا بوون و هەموو نەوەکانی برازەکانی بابم و کوڕەکانی بابم لە زمانی حیزب بەعس کەس ئینتیمای نەبووە بۆ حیزب بەعس لە عایلە ئێمە و کەسیشمان نەبووتە چەکداری حیزب بەعس هەموو لە 130 جنەی مامۆستا هەموو الحەمدوللا باپیرم مەلا سلێمان ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە مامۆستا عەلادینیمان بە هەمان شێوە مامەکانم بە هەمان شێوە خۆیان بینی و ئەوانە عایلەیەکی دیندار و مەلازادە پێویستە خۆیان لە هەموو ئاوێک نەدەن بەڵام لە دینداری هەتا سەر ئێسقان دەبێت لەگەڵ بن بابم لەوەدا یعنی پاڵدان و یان پەنادانی لە شەڕی ناوخۆدا زۆر بە دروست زانیوە هەتا بەداخەوە کاتێک گەڕانیە بوو بۆ ینی ئەوڕۆ لایەنێک بوو بەیانی لایەنێکی تر زۆر جاریش ینی خەڵک لە ناودا دەڕۆیش کە جێگای داخە و وا دەزانم هەومان پەشیمانین لەو حاڵەتێکە بەسەر دەهاتووە بابم خەڵکی جیرانی خۆی کەوا لایەنێکی تر هاتووە گرتوێتی وای زانی و ئەوە لایەنەکەی ترە ویستویانە ڕەمی بکەن بابم لە دەستی دەرهێناون و ئەلحەمدوللا نێشوەکەوا بەکوش بچێت ئەو کەسە لە پاش تەمان ئەهلی دین بوو کابرا ینی نوێژی دەکردن بەڵام لە پاش ئەو ڕووداوە دەستی کرد بە هاموشۆی مزگەوت و گەڕانەوە بۆ لای خوای گەورە هەتا لە ناو مزگەوتیشدا وفاتی کرد تەمە نەک لەو مزگەوتە بەڵام ئەو مزگەوتی کە بابمی لێ بووە پێم خۆشە یعنی یەک نمونەت بۆ بجەڕمەوە یان چی دۆکێک ڕۆژێک تەقریبەن ئەو کاتانە بوو زستان بوو لە خزمەت بابم دانیشت بوو پیاوێکی پیاوانە هاتە خزمەت بابم پیاوێکی ئازا لە شەڕ بەڵام کێشەی لەگەڵ خێزانی هەبوو دەستی کرد بە گریان گوتی مامۆستا خێزانم زۆر ئازارم دەدات هاتووم من دروستە خێزانی خۆم تەلاق بدەم و منداڵیشم لێ هێرێ بابم گوتی وەکو حەڵاڵی دروستە تەلاقی بدەی بەڵام خێر لەوەدایە ئەو ئافرەتە خراپەت لە لای خۆت بگێڕیەوە کێ دەڵێ بەیانیەت وەگەر مردی ئەو ئافرەتە کە ئەتو ئێستا بەدەستێوە دەناڵێنی باوەش بەسەر منداڵەکانتدا ناکات و وەکو یعنی کۆترێک باڵیان بۆ ناکاتەوە و دایان ناپۆشێ گوتی بە قسەت دەکەم ئەوەندەی پێنەچوو بەداخەوە ئەو پیاوە وەفاتی کرد لە پێش ماڵی خۆیان خوا بە شەهیدی قبوڵ بکا کوشتیان ئەو ئافرەتە باوەشی بە پیاوەکەی خۆی دادا دەیگوت یعنی خەریک بوو دەم خاتە ناو خوێنی لە پەرۆشی بۆ پیاوەکەی و فعلەن دوای بوو بە کۆترێکی میهرەبان ماڵەکەی کردە هێلانەی ئەو منداڵە هەتیوانە لێرەدا پرس و ڕاوێژی زانا و ئینسانی حەکیم چەندە گرنگە و چەندە گرنگە من ئێسابیر لە بابی خۆم دەکەمەوە فتوای بە حەڵاڵیەکە نەدا گوتی بەڵێ وەکو حەڵاڵی حەڵاڵە بەڵام ئەولاتر و ئەفزەلتر ئەوەیە کە واژنی خۆ تەلاق نەدەی تەحمولی خراپیەکانی بکەی بەڵکو ئەو خێزانە لە هەڵنەوەشێتەوە ئەگەر بیر دەکەمەوە ئێستا بەڵێ لە کاتی کێشەکاندا خەڵک بابێن پەنا بۆ مزگەوت ببن بۆ زانای ئاینی مزگەوت ببن کێشەکانیان بە حەکیمانە بۆ حەل دەکرێت ئەگەر وانە بوایە ئەو منداڵانە بابیان دەکوژرا هەتیو بوو و پێش بابیشیان داچیان کەوا جیا دەبووە جارێکی تریش هەتیو بوو خاڵی دیکە مامۆسا زۆر مرۆڤ دۆست بوو بە تایبەتی فەقێ
باوەڕقی چەند جار بەیەکەوە لە خزمەتی بووین سەردانی فەقییانمان کردووە لە حوجرەکانە بە نهێنی دەستێک کرد بە گیرفانیا یارمەتی فەقیەکانیەدا لە هەر شوێنێکا فەقەیەکی ببینە دڵی ئەکرایەوە ڕێزی لێگرت اینجا تەسەورەکەی ماڵێکی مرۆڤ دۆست میوان دۆست ماڵێکی زۆر قەرباڵ دائیمەن میوانیان هەبووە هەژاریان بە خۆیانەوە دەرنەخستوو بۆ خەڵکیان دەرنەخستووە زۆر هەژاریش بوون لە کەمێ ینی ماوەیەکی باش لە ژیانیانە بەڵام دەری نەخستووە دائیمەن سەرۆت و سامانە کردوتە قوربانی میوان مرۆڤ دۆست بوون تۆ تەسەورەکەی لە شەڕی براکوژیە جەنابی مامۆسا چۆن بۆتە هۆکاری ئاشتەوایی چۆن بۆتە هۆکاری ئەوەی چەند کەس لە مەرگ ڕزگار بکە لە کاتی کوشتنیە فریایان کەوتووە شەفاعەت و تکای بۆ کردن لە کاتێکە نەیناسیون لە کاتێکە نایناسیون بەڕاستی ئێمە کلێنێکی زۆر گەورەمان بەدی کرد بە وەفاتی مامۆستای گەورەمان جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی سەنگەسەری قوتابیەکانی لە ڕووی زانستیەوە کۆمەڵێک لە زانستە شەڕەکان فێربوون بەڵام خەسڵەت و ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی جەنای مامۆستا خۆی لە خۆیدا مەدرسەیەک نەبوو بۆی کە دەوروبەر قوتابیەکان وانە گەلێکی زۆری لێ فێربن ئێمە یەکێ لە عەرفەکان ئەفەرمێ گوێ بێزار بۆ لە بستنی ئیسلام جوانە ئیسلام ئاینێکی دادپەروەرە ئیسلام ئاینی زانستە ئیسلام ئاینی پاک و تەمیزیە ئیسلام ئاین ڕازگۆییە بەڵام چاوەکان تینویانە ئەو ڕۆژانە ببینن بەڕاستی ئەوەی نزیک بووایەتە لەو مامۆستا بەبێ قسەکردن جوانی ئیسلامی تێدابینی ڕەوشتی جوانی تێدابینی ڕازگۆیی تێدابینی دەستپاکی تێدابینی دڵسۆزی تێدابینی غەمخۆری بۆ موسڵمانانی تێدابینی بە تایبەت موسڵمانانی جیهان کاتێ ستەمێکیان لێکرا ئیتر ینی جەرگی ئەسووتا بۆیان دائیمەن لە غەمی موسڵمانان بوو بەبێ ئەوەی تۆ قسەیەکی لێ بویسی ئەم هەموو ڕەوشە جوانت لێبی زیاتر ئەوەی کە بەڕێستان تا مەزرۆی ئەو بوون بۆی بە خەم و پەرۆژ بوون لە کاتێکەوە فاتیان فەرموون زیاتر ئەو خاڵانە چی بن کەوای لە تو کرد ئەوەندا سەرسامی ئەو مامۆستایە بیت قوربانجان ئەو قسانەی کە پێشەوەکردن هەر هەمووی هۆکار بوون بۆی زیاتر حەز لە دانیشتن لە خزمەتی بکەم زیاتر نزیک بمەوە لێ بە تایبەتی ئەوەی کە وتم قبوڵی نەکرد کەسێک غەیبەتی کەسێک بکە لە مەجلیس و لە کۆڕیا ینی اینجا ئەو دڵسۆزی بۆ خەڵکی ئەوانە هەر هەموویان سیفاتەکان بەڕاستی من ئەڵێم جارێکی دیکە دووبارەیەکەمەوە کۆکردنەوەی ئەو هەموو سیفاتە لە یەک کەسایەتیە زۆر ئەستەمە زۆر دەگمەنە الحەمدوللیلا مامۆسا لەو دەگمەنانە بوو کە خوای گەورە پێی خەڵات کردوین زۆر جار کە ئەمە دەچوینە خزمەتی باسی هەندێک شتی بابەتی بۆ دەکردین کە زۆر ئیسفادەی لێ بکەین یەک لەو شتانەی کە سوور بوون لە خزمەتی فەقییان دڵی زۆر بە فەقێ و حوجرە و مەدرسەکان خۆش بوو هانی دەداین لەسەرەوەی تەدریس بکەین فەقێ پێ بگەێنین بە خۆشی کە دەهات یعنی زۆر دڵی بە فەقێ خۆش بوو هاوکاری فەقیەکانی دەکرد یعنی چەند جار ئاگام لێ فەقەی کە بینی بێ هاوکاری کردووە یعنی ئینسانێک بوو بەڕاستی بە عەمەلی مەلایەتیەکی جوان و بانخوازێکی ڕاستەقینە و مامۆستایەکی ئاینی لەسەر تیراز و شێوەی مامۆستا قەدیمە گەورەکانی پێشخۆی دەژیا و لەلایەنێکی کە یعنی بەڕاستی دەورێکی زۆری هەبوو لە ناو بنەماڵەی خۆیدا لە ناو خزمەکاندا یعنی لە پێگەیاندنی گەنجەکانیان لە کوڕەکانی و لە نەوەنەتیجەکانی زۆر تەئسیرێکی و کاریگەریەکی زۆر باشی هەبوو بەڕاستی کوڕی زۆر باشی منداڵی زۆر باش و ساڵحی دروست کردووە پێگەیاندووە کە بەڕاستی ئەو کوڕانە هەر یەکیان لە بواری خۆیاندا و لە ئیختیساسی خۆیاندا ڕۆڵێکی زۆر باش دەبینن لە خزمەتکردنی موسڵمانان ئەمە یعنی بەڕاستی کورتەیەک لە یعنی صیفاتە بەرزەکانی مامۆستای خۆشەویست یەکێکی لە صیفەتە هەرە بەرزەکانی سەخاوت بوو چەند جار یعنی مامۆستایانی کۆ دەکردەوە داعوەتی گەورەی دەکرد بۆ مامۆستایان و ئەنجا هەندێک باس و خواسی دەهێنایە گۆڕێ کە پێویست بوو بۆ ساحەی کوردستان بۆ هەولێر بۆ ناو موسڵمانان
لە بیرمە چەند جارێک لەو داوەتانە من بەشداریم کردووە دەچوو ڕموزی مامۆستایانی کۆ دەکرد مامۆستا ناودارەکانی کۆ دەکردەوە لە بەبێ فەرق و جیاوازی لە ماڵی خۆی ئەنجا تەوەر و بابەتی وایان باز دەکرد کە جێگای ئەسەفە پێویستە بەرنامەی بۆ دابنرێ پێویستە ئەو خەمە لە ناو خەڵک نهێڵڕێ ئەو لە ناو کۆمەلگا و کێشەیە چارەسەر بکرێ من چەند جار بەشدار بووم لەو جۆرە داوەتانەی کە مامۆستا دەیکرد لە ماڵەوە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەو کێشە و گرفتە کۆمەڵایەتیانەی کە هەبوو چارەسەر بکرێن ئەگەر سوڵحێکیش بوو باە یان کێشەیەکی بینی ژن و مێردێک وایە جاریوە بۆ خۆی دەچوو جاریوە چەند کەسێکی لەگەڵ خۆی دەبرد کێشەکانی چارەسەر دەکرد یعنی بەڕاستی لە هەموو بوارێک مەلایەکی بە تەواوی مەلا بوو دڵسۆز بوو بۆ ئیسلام و مسڵمانان و خزمەتی ئەو کۆمەڵگایە. طبعا من كما وصل أحمد ناسي من زور من دالبوم لساڵەکانی پاشی انقلابی عەبدولکەریمی ئەو لە شەروێتی دەخوێند ئەمەش منداڵ بووم هەر ئەوم دەناسی لە نەفەخەیان چوومە شەروێتی 2 ساڵان پێکەوە باینەوە لە شەروێتی مامۆستا هەر لە کاتی لە نەفەخەیەتیدا هاوسەرگیری کرد بوو لە پاشیوە دەمێ پاشی 2 ساڵان لە شەروێتی هاتین لای مامۆستا ئەحمەدی قازی لە سەنگەسەری پێکۆماینەوە ساڵێکیش لێ پێکۆماینەوە پاسی ئەو 3 ساڵانە ئامادەیەک دابڕین لە فەقێتی مامۆستا تەمان بە زۆری فەقێتەکەی لە پشدەر و میتوێن کردووە مەسەلە لە سەنگەسەر و لە شەروێتی و لە نورەدینی لەو گوندانەی خوێندووە لە منتەقەی بتوێنێش لە ڕانیەی خوێندووە لە لای مامۆستا ئەو مامۆستانەی ڕانیە مامۆستا کەریم مامۆستا مەلا ئەبوبەکر هەبوو بەخری خەڵکی منتەقەی پشدەری بوو ئەویش مامۆستا مەلا عەبدوڵڵای کونەفرەسەی هەبوو خۆشناوەتی بوو ئەویش هەر لە ڕانێ بوو هەم لە منتیقەی هەریرێش لە گوندێکی خوێندووە لە شێخ مەمەدیان ئەوە لە فەقێتی دوای فەقێتیش کە مەسەلەن فەقێتی تەواوکردنی گەڕایەوە بۆ دوگۆمان لە دوگۆمان تەمان چەند فەقەیەک چوین مەدرسەمان بە تەشکیل کرد بەڵام هەر ئەو ساڵی بوو بە ساڵی 66 بوو بوو بە مەلا لە سەڵێ هاوینان دەچۆ کوێستانە هاوێنە هاوارەکەی بێ مەدرسەی لەوێ هەبوو هەر مەدرسەکەش لەگەڵ خۆ دەبرد سانا دەگەڕاوە بۆ گوندەکەی سەڵێ لەوەندی فەقێ شێر هەبوون فەقێ مەسەلە ئەو کاتەی منێ هەزار نەوە فەقێکی هەبوو فەقێکان منێ بڵێ هەموو دەمێ لای گوندەشی بن دەگەڕان فەقێ دوایی کە مامۆستا سلێمان وەفاتی کرد هاتەوە دوگۆمان لەوێ زستانان تەمان دوگۆمان مەدرسەی هەبوو هاوینانی دەچوو لە کوێستانی قەندیلی شوێنێک بێنە خوار لەوێش هەر مەدرسەی هەبوو تاوڵیان هەڵدەدان بەڵام ئیجازەشی لە لای مامۆستا مەلاوڵای قەڵاتی وەرگرت هەر خەریجی تەدریس بوو لەبارەی تەخوا وەالحەمدوللا ئاخر دەرەجە بوو مەسەلە بەڵام هەروەکو تەخوایی مەلایان نەک بڵێ تەسەوف و شتیوانە نا ئەوزار فەقێکانیش مەسەلە نەسحەتی دەکردن بۆ ئەوەی مەسەلە بەڕێک و پێچی مەسەلە بخوێنن نەسحەتی فەقێکانی بەردەوام دەکرد فەقەی هەبوو تا پاشی ئەو شۆڕشی مەلا مستەفای نەما منتیقەیش ماغاتەمان حەزیان دەکرد گەڕێتەوە سەر دەستوری عەشایری ڕۆژ بەڵێک و شتیوانە مامۆستاش پێی ڕازی نەبوو باریکت هاتە سەنگەسەری منداڵەکانشی ئەو کاتێ بچووک بوون باسا بوو منداڵەکانی پێخوێند و بخۆشی مەدرسە و شتیوان هەبوو لەوێش لە سەنگەسەریش تا لە ئاخرەندا دوایام هاتە ڕانیە ئوردوگای ڕانیە لەوەندەرێش
ماوەیەکی دوچەند ساڵێک لەوە دەرەبوو دوای هاتە هەولێرێ مامۆستا توان بە زۆری لە فقه شارەزا بوو ئەوزار دراسەکەش بە زۆری نەحو سەرف بوو ئەو کاتە عادەت بۆ زۆری فەقێکە هەر نەحو سەرفیان دەخوێند کەمتر لەگەڵ فقهی کەمتر دەگەڕان سەر تەفسیر و حەدیث بۆ زۆری شارەزای فقه بوو لە وڵاتەکەش پێویستی بە فقه هەبوو هەر لە شارەزای فقه بوو مەلەکان وەکو نەحو سەرف و بەلاغە و فقهی دەگوتەوە ئەگەر مستعید هەبایە سوختەکان لێرە مسان دادەن ئەگەر سوختە نان بەخۆی دەست پێ دەگوتن وەکو عادەتی ئیجتیماعی کەس لەکو مامۆستا ڕەحمەدی نەبوو مەسەلە سەرخۆشێک هەبایە مەسەلەن تازێک هەبایە یانە مەسەلە مشکلێک هەبایە لە هەر منتیقەیەکی مەسەلە منتیقەی پشدەر و ڕانێ پشدەری مەسەلە منتیقەی ئاکۆیەتی دەڵێم لە منتیقەی ڕانێش هەر کەسێک هەیە بە مامۆستا ئامادە وشی لەگەڵ ئاشتاوایدا بوو زۆری وەڵاهی ئەوەی کە زۆر پێم مەسەلەی ئیجتیماعی بوو مامۆستا زۆر کابرای کۆمەڵایەتی بوو بەڕاستی ئەوەی کە من زۆر پێم مەوجی بووم مامۆستا کۆمەڵایەتی مامۆستای بوو. دوای ئەم چەند ساڵە مامۆستا کە لە گوندی سرێ مەلا بوو دوای ئەوەی کە باوکی بەڕێزی مامۆستا جەنابی عازی مامۆستا مەلا سلەیمان کە خوا گەورە ڕوحی شاد بکات کە ئەویش عالم و زانایەکی گەورە بوو لە دەڤەری پشدەر لە گوندی دووگۆمان مەلا بوو کاتێک کە باوکی مامۆستا وەفات دەکات جنابی مامۆستا مەلا ئەحمەد وەکو جێگرێوەیەک بۆ شوێنی باوکی لە گوندی سرێ دەگوێتیتەوە بۆ گوندی دووگۆمان لەوێش مەدرسێ و عجرەیەکی گەورە دادەنێ هەموو کات زیاتر لە 15 فەقێ لە خزمەتی مامۆستادا بوون لە هاوینی ساڵی 1975 کە من لە خواری مالەغ لە کوێستانەکانی قەندیل ساڵێکیان لە خزمەتی جنابی مامۆستادا بووم لەوێ جامی فەتح المعین لە خزمەتی مامۆستای بەڕێزدا دەخوێن مامۆستا کەسێکی جگە لەوەی مدەڕیسێکی بەتوانا بوو کەسێکی ئەوەندە دڵسۆز و لێبڕایش بوو بۆ فەقیان هەمیشە مەبەستی بوو فەقێ لە لای ئەو جنابی ئەو تێبگات و پێبگات و هەمان شێوە دەمەوێت لێرەدا باسی داگمەلاژیش بکەم ینی خوای گەورە لە ساغ و تەندروست باشی بکە بەڕاستی داگمەلاژنیش خێزانی مامۆستا جێگەی داکی گرپەوە بۆ هەموو فەقێکانی مامۆستا ئەوەندە ئافرەتێکی بەلوتف و بەسۆز و لەگەڵ فەقیان ئەوەندە ئافرەتێکی کابان و دەزڕەنگین بوو من ئێستاش هەمیشە یادی خواردنەخۆشەکانی دەستی داگمەلاژن دەکەمەوە و ڕەبی خوای گەورە تەمەندرێژ لە ساغی کات مامۆستا لە ڕووی جەماوەریشەوە بەڕاستی کەسایەتێکی لەناو جەماوەریشە شەخسیەت و کەسایەتی و مەکانەت و پێگەیەکی ئێکجار گەورەی هەبوو لەناو جەماوەرە جێگەی ڕێز و حورمەتی خەڵک بوو هەموو خەڵک بە چاوی ڕێز و حورمەتەوە سەیری دەکرد یان لەبەر ئەوەی هەرچی جارێک مامۆستای بینی بێ خۆشەویستی مامۆستای چۆتە ناودڵ و بەدڵ خۆشی ویستووە و مامۆستا لە ڕووی لە بواری کۆمەڵایەتیشەوە بەڕاستی مەکانەت و پێگەیەکی ئێکجار گەورەی هەبوو بەردەوام لە خزمەتی خەڵکدا بوو وەکو هەڵسوڕاندنی کاروباری خەڵک و سولح و ئاشتەوایی جەنابی مامۆستا لە چەندین سولحی گەورە بەشداری کردووە و چەندین کێشەی خەڵکی هەڵ کردووە و چارەسەری کردووە مامۆستا ئەوەندە جێگەی سیقە و متمانەی خەڵک بوو ئەوەندە لای خەڵک بەڕێز بوو وەکو مەرجەعێک سەیر دەکرا لە دەڤەری بیتوێن و پشدەر هەر کاتێک بدواتر لە شاری هەولێر هەر سولح و ئاشتەواییەک هەر بابەتێکی کۆمەڵایەتی کە مامۆستا قسەی تێدا کردبا بەڕاستی کەس قسەی لەسەر قسەی وی نەدەکرد و وەکو مەرجەعێک سەیر دەکرا ئەو جار مامۆستا بەڕاستی لە ڕووی تەواضوعیشەوە کەسێکی ئەوەندە متەواضع و خاکی و خۆبەکەمگر بوو بەڕاستی ئەوەندە ڕێزی بەرامبەری دەگرت کە خەڵک بەڕاستی بەرامبەرەکەی شەرمەزار دەکرد یعنی ئەوەندە کەسێکی خاکی و متەواضع و خۆبەگر لەگەڵ ئەو هەموو مەکانەت و ئەو هەموو علم و زانستیە بەڕاستی ینی ئەوەندە ڕێزی بەرامبەری دەگرت خەڵکی شەرمەزار دەکرد لەو هەموو ڕێز و حورمەتەی بەڕاستی بەڕێزان ئێمە ئەگەر بە چەند خولەکێک و کاتژمێرێک ناتوانین وەسفێکی گەورەی مامۆستا بکەین باز لە هەموو سەروەریەکانی مامۆستا بکەین بەڕاستی مامۆستا
هەڵدەگری کە کتێبێکی زیاتر لە 1000 لاپەڕەیی لەسەر مێژووی پڕ لە خێر و بەرەکەتی مامەستا بنووسێ و باز لە سەروەریەکانی مامەستا بکرێ. بەڵام من لێرەدا کۆتایی بەو باسکردنەی ئەو دێنم بە چەند دێڕە شعرێک کە وەکو هەدیە و دیاری بۆ گیانی پاکی مامەستا و خانەوادەی بەڕێزی ئەم چەند دەڕە شعرم نووسیوە ئینشاءالله کە وەکو دیاری بێ بۆ ئەوان. لە سەراوەردی شاخەکانی بەندەنی بەرزی قەندیلی ئاکۆ زانایەکی بەلیمەت و ڕێشاندەرێکی ئازا و سربەخۆ شۆڕەسوارێکی مەیدانی علم و عرفان و معریفەت چرایەکی گەش و دەرەشان دەردەکەوێ لە بەرزەیەکانی ئاسۆ بەداخەوە ئەم چراگەشا لە پڕ لێمان کوژایەوە بارەگای پڕ لە شانشکۆی بەرەو لای خوا پێچایەوە بە پێشوازی فریشتەکان ڕوحی پاکی گەشایەوە گیانی پاکی بەرزە فڕی لە بەهەشتا گیرسایەوە. من لە ساڵی 1970ەوە لە خزمەت مامۆستا بووین هەتا 1970 تا لە دوگۆمان بووە کە لە خزمەتی بووین دائیم سەعات یعنی هیچ کاتێک لە 30 فەقێشی کەمتر نەبووە. شە گوندی ئێمە گوندێکی دەوڵەمەند بوو یعنی ئەو کاتی بە حەقەت گوندی دەوڵەمەند بۆ فەقیان زۆر دەوری هەبوو چون ئەم گوند فەقی پێیان نەدا ئەو کاتی و کوێستان بۆ خەڵک دەوڵەمەند بێ نان زۆر بە زەحمەت بوو. زاو کاتی دوگۆمان گوندێکی دەوڵەمەند بۆ هەموو ساعیمەر بوو دائیم سەعات بڕوان ناکەم هیچ کاتێک لە 20 فەقی لە 30 فەقی لانی کەم ئەنی هەرێکەمەکەی لە 15 فەقی کەمتر نەبووە کە کەم کەمی فەقیە بووە. ئەو گوندانە بەس دوگۆمان حوزرە هەبوو بەس مامەسا یعنی دەوری هەمووی دەیگەڕا هەتا گوندی پیرانە بۆ تەعزیە دەچوو بۆ مەولودان دەچوو بۆ ژنبارەکردنەی چۆگەر مەسەن جاروا موسەعید شوالی وێنەدەم مامەسا بە دوی دادان تەرسی بۆ خۆی دەچوو بۆ سەر قەبرەوە نوشتانە یا مەسەلەن مەولود بۆ کاتی مەولود دەخوێندانەوە ئەم شتانە. مامەسا بەڕاستی لە ڕووی عیلمیشەوە ئەلحەمدوللا پیاوێکی زانا بوو پۆکی پێ دەڵێم چکونێ ئەو مەلایەنێک کە زانە نەبانە نیان دوای تەدریس بکەن ئەگەر عیلم و زانستیان نەبێت تا دەستیان بۆ نەدەکرا. مامەسا پیاوێک بوو خاوەن عیلم بوو ئەو زەوەکوی پێشت دەڵێم هەتا ئەو سەر زمانەی تا ڕای گوێزەر لە سەنگەسەری مامەسا بێ حوزر بێ فەقێ نەبووە کە لێ کە تەبیعی گوێزرا من ئاگام لەوەی دێم بچوین کاتی ئەمە ڕۆیشین بۆ ئێرانێ پێشمەرگە لە دەرێ بووین یعنی ئاگام لەوەی نە بەڵام لەو هەتا کاتی ڕاگواستن مامەسا بێ حوزر بێ فەقێ نەبووە لە سەنگەسەری وەڵاهی لە بە وەرع و تەقواش پیاوی وا تەقوا نەبوو پیاوێک بوو هەتا بڵێ بە تەقوا بوو پیاوێک بوو هەتا بڵێ بە وەرع بوو پیاوێک بوو هەتا بڵێ خۆنەویست بوو لە بەرامبەری منداڵێکی ئەوە کە دەیچۆکنی ئەوەندە خۆی لە بەرامبەردا بەگچکە دەزانی. ئەموو پێم گوتی ئەو کابرا لێوە ڕادا بۆ تەمەنی لە هەولێر ڕادەهات ئەم لەوانەیە ساڵێ بە دوو جار ساڵە جارێک چوومەکردی ئەو هەتا هاتووە سەدانی ئێمێکی دووە جار نەگە من ئەو فەقیانێک کە وەختی خۆ فەقی بوون کە لەگەڵی دابوون ئەمە مەسەلەن لە کریان خوێندووە ئەگەر هاتۆتە ڕانی یەک بەیەکی سەردان کردوونە بە دەگبەن نەبێ مەگەر مەزالی نەبێ ئەوە یەکێکە لە سیفەتی وەرع و تەقوا کاکە یعنی کە مامۆستا سەردانی فەقی بکات دەبێ فەقی سەردانی مامۆستای بکە بەس مامۆستا ئەو سیفەتەی نەبوو مامۆستا پیاوێک بوو هەتا بڵێ زوهدی هەبوو هەتا بڵێ پیاوێک بوو بەڕاستی بەخەم دینی ئیسلامەوە بوو. مامۆستا ئەحمەد لە بەیانی سەعات 6 ئەو کاتی داهاتە حوزرێ خەڵک کوێستان نەبوو هەتا جارە هەبوو سەعات 12 خلاص نەدەبوو فەقی گەلێک زۆر بوو دوای سەعات 12 لەخوا دەهاتەوە هەتا دەوری سەعات 1 و 2 ئەوە لە دوگۆمان کە حوزرەیە بوو ئەمە لە کنەوی ئەمە و کاتی لە کنەوی نەدەخوێند ئەمە لەکن مستەعیدەکان دەخوێند زا مستەعیدەکانیشی مەلا زۆر بمێستا ناکردامی هەمان بڵێم بەڵام وەکو مامۆستا عەبدوڵای دوگۆمە مەسە مەلا ڕەسووی زەنگەڵ مەلا محەممەدی زەنگەڵ مامۆستا عەلادینی برای خۆی وەفاتی کرد مامۆستا عەبدوڵای دوگۆمان ئەو جارێکی هەر کوڕێکی دیکە مەلا عەبدوڵای ینی مەلایەکان گەلێک زۆر ئێستا بیرم نەماوە منتیقانەی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی بۆسکێنی کوتی مامۆستا مەلا ئەبوبەکری
مامی دکتۆر کەمالێگە بیناسن ئەوانە هەمووی فەقی مامۆستا مەلا ئەحمەدی بوون کوڕێکی دیکە بنای مەلا عەباس بوو لە سەنگەسەری وەڵا تقریبا ئەگە حەسێبێکی لەوانەیە هەرکەم بیان ناسم گاتە 200 نەفەری کە لەکەن مامۆستا ئەوەی کە مستعید فەقینا فەقیەکە عەسێب ناگرێت بە حەقەت شێ فەقۆکو مستعیدە مەسەڵەن زارا بوو مامۆستا پێنج مستعیدێ بەڵام سی فەقی سوختەیە بووە هەر مستعیدێ پێنج فەقیە بوون بەڵام فەقیەکان نا بەڵام وەکی مستعید بەڕاستی مستعیدەکان زۆر بوون ئێستا هەندێکی هەر نەماون وەکو مامۆستا مەلا نەجمەدین و ئەوانە مەلا ئەحمەدی خەڵاتی مەلا ئەحمەدی ماونی ئەوانە کە ئەوژ وەختی فەقی مامۆستای بوون بەڵام وەکی مەبەست پێ لەوەیە من وەکو خۆن کە دەرسی جار بەجار دەرسێگا مستعیدەکان لەوێنەوە بوون ئەم لەکن مامۆستام خوێندووە ڕاست لە ماڵەوان بوون بەڵام ئەمە لەکن مامۆستای نەدەبێت چونکە مامۆستا مەزای نەبوو دەرسی بە ئێمە بڵێ لەبەرەوەی مستعیدەکان زۆر بوون جار هەبوو دە مستعیدێ جار هەبوو حوتیە جار هەبوو وڵای لە من 12 زۆرەوەی بێ جا بە حەقەت ئەگەر هاتە دیسەکەی دەکرد ئەوەنی لە دوگومان دەبوو هەتا جار هەبوو تا سەعات 2 تەواو نەدەبوو جاری شێ مەسەڵەن مستعیدەکان لەوێنە بنەوەنێ ساعت 12 بەڵام کەم وابوو لە ساعت 12 تا ساعت 6 بەیانی هەتا ساعت 12 تەواو بێ وەڵامی پێ خۆشحاڵم بەخێلاتنیەوەی بەڕێز دەکەم دووبارە زۆر پێ خۆشحاڵم کە ئەو موقیفە جوانتان هەیە بەڕاستی کە نیان شوێنەواری ئەو زانایانە بزر بێت بە حەقەت ئەوە خزمەتێکی زۆر گەورەیە بەڕاستی چون بەڕاستی ئەگەر بێت و مەسەڵەن ئەو مامۆستا وەفاتی کرد ئەگەر جەنابتان نەبێ مامۆستا ون دەبێت بەس ئەگە ئەو هەڵوێستی ئێستا هەتا لەسەر ئەو موقیفە جوانەی کەرزانایەک وەفاتی دەکەوە دەگەڕن بە دوودا نایاڵمیژەکەی بزر بێ ئەو بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەیە دەستخۆشیان نێتەکەن پێ خۆشحاڵم زۆر خوای گەورە پاداشتان هەتە یا ڕەبی یعنی مامۆسایەکی ئاینی کە ئەڕوات و کۆچی دوای دەکا هەر لە خۆی ناڕوە هەر لە عائیلە و خێزان و کەسەکانی خۆی ناڕوە بگرە لە تەواوی دانیشتوانی ناوچەکە بە تایبەت و بە شێوەیەکی گشتی لە تەواوی کۆمەلگا ئەڕوە بۆیە کە شاعیرێک دەڵێ دەربارەی ئەوانە کە وەفاتیش ئەکەن و لە بەرچاوی ئێمە ون دەبن کۆچیش ئەکەن ئەوە هەمیشە زیکری خەیریان دەکرێت و ناوی ئەو چەشنە کەسانە ئەبێ بە وردی سەرزوبانی خەڵک شاعیرێک دەڵێ ئەم وێنەیە بێگیانە وەلێ ناو و نیشانی هەر زیندووە تا چەرخی فەلەک هەی بێگەڕانی بۆ نووسەر و زانا و شوعەرا قەت نییە مردن نییە هاوبیری فەلاتونی ئەونانی یعنی مامۆسایانی ئاینی وەکو توێژێکی نوخبە وەکو چینێکی پێشکەوتو لە ناو کۆمەلگادا لەوە گەورەتر هەیە کە پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەخری کائینات علمانی بە میراتگەری هەموو بە میراتگەرانی پێغمبەران داناون ئەوە گەورەترین مەنسەبە گەورەترین پایەیە گەورەترین پلە و پۆستە لەو مامۆسای ئاینی ئیتر کە ئەو مامۆسایانە خوا گەورەی کردینە کە خوا گەورەی کردینە و ئەکا ئەو مامۆسایانی کە پیاوی خوا بن لە پێناوی خوادا لە پێناو دینی خوددادا خۆیان ساخ کرد بێتەوە بە دڵنیاییەوە خوا خۆشی دەوێن لە هەمان کاتدا ئاگاداری ئەو فریشتێش دەکا پێی دەڵێ بچۆ لە ئاسمانەکان جار بدە و بانگەواز بکە بڵێ خوا فڵانی خۆشەوێ دە ئێوەش خۆشتان بوێ بەڵێ جا ئەوانیش خۆشیان دەوێ محەبەت و خۆشەویستی ئەو شەخصە لە ناو دڵ و دەرونی هەموو کەسێکە ئەڕوێنێ و هەمان ئەو فریشتە لەسەر زەویش جار دەدا بە ناو هەموو خەڵکینە خوا فەرمی من فڵانم خۆشەوێ دە ئێوەش خۆشتان بوێ جا ئەوە مەسئلەی مامۆستا و زانایانی ئاینی تەمان ئەو فەرمودەی هەر لە مامۆسایانی ئاینی نییە کە هەر کەسێک ئەگەر خۆی لە پێناوی خوددادا ساخ کردەوە خوا خۆشەویستایەتی ئەو کەسە ئەخاتە ناودڵی هەموو کەسێک وا دەکا کە هەموو کەس خۆشی بوێ جامات چ مامۆسای ئاینی بی چ غێری مامۆسایانی ئاینی بی جگە لەوانش بەڵام تەمان مامۆستا تایبەتمەندی خۆی هەیە بۆیە مردنی مامۆسایانی ئاینی زۆر جیاوازە دەگە مردنی کەسانی دیکە بەحەقەت هەر کاتێک مامۆستا و زانایەکی ئاینی وفات ئەکات و کۆچەکە یعنی کۆستێکی گەورە دروستە بێ ئەستێرەیەک لە ئاسمانی کوردستان دەکوژێتەوە چونکە مامۆسایان هەتا خۆیان زیندوبوون لە قەیدی حیات
ئەستێرێک وەکو هەسارەیەک بوون ئەستێرێکی پڕشنگدار بوون لە ئاسمانی ناوچەکە کاتێک کە وەفاتەکەن ئەم خەڵکە بەجێ دێڵن بەڕاستی تارماییەک بەسەر ئەم ناوچەیە دادێ بەسەر ئاسمانی ناوچەکە دادێ خەڵکانێک بەبێ چرا ئەمنەوە بەڵام خۆشبەختانە سوپاس بخۆی گەورە و میهرەبان جەنابی مامۆسا جێگای چۆڵ نییە و خەلەپێکی باشی هەیە کاکە حاج مەلا ئیبراهیم کە شانازی ئێمەیە کە پێی دڵخۆشین پێی سەر بەرز و سەر بڵندین و مامۆسا تەمان لە زانکۆی سەلاحەدین کاکە دکتۆر ئیبراهیم کە محبوبی خەڵک محبوب و خۆشەویستی هەموو فەقی و قوتابیەکانە و هەموو مامۆسانی زانکۆ خۆشیان دەوێت هەرچی لە بەردەستیان پەروەردە بوو بێ هەتا ئێستا هەر شانازی پێوە دەکا بۆی ئەمە زۆر زۆر پێی دڵخۆشین الحەمدولله سوپاس بەخوای گەورە میهرەبان مامۆستا کە خۆشی وفاتی کرد زۆر کەس وفات دەکا نەک هەر خۆی ژێر خاک دەکا ئەو ئەمانەتەی علمی کە لە لاشتی ئەوش لەگەڵ خۆی ژێر خاک دەکا بەڵام الحەمدولله مامۆسا لەوانە نییە کە تەنیا و تەنیا هەر خۆی ژێر خاک بوو لە بەرچاوی ئێمەون بوو بەڵام ناوی هەمیشە وردی سەرزبانی ئێمەیە بەڵام ئەمانەتە علمەکەی کە لە لای بوو گەیاندی زۆرانێکی پێگەیاندن کە زۆریشان ئێستا ماون و کوڕەکەشی یەکێکە لەوانە کە پەروەردەی دەستی ئەوە و پێیگەیوە الحەمدولله مای خۆشحاڵیمانە والله من کە سەیری خۆ بەکەم کەمێ ناساغم و تااقەتی کەسم نامێنێ لەو سەختیە بین لە خەڵکیە کاتەوە کە خزمەت بکرێن چونکە هاتوونەتە ماڵەکەی ئەو ڕێزی ئەمیان گرتووە بەو نەخۆشیەوە قسەمە کرد لەگەڵ یا فەرمووی سرت بێنێ پێشەوە با ماچیکم ئاخر ماچی چی بکەی ئۆکسجینی بەسەرەوەی سرم بردە پێشەوە و وستیان ئۆکسجینەکە لابن هەناسەی سوار بوو نەیتوانی دڵی پڕ بوو کە ناتوانێت سەری من ماچکە ئەمە چ ڕێزگرتنێکە لە میوان ئەمە چ کەرەمێکە دۆستایەتی ئەو مامۆستایەکێک ڕۆژێک ساتێک لە خزمەتیا بوو بێ زانیوێتی ئەمە چ پیاوێکی گەورەیە بەڕاستی اینجا ئەوانەی لە کۆنەوە ئەیناسن ئەبێ هەگبیان چۆن پڕ بێ لە زانیاری سەبارەت مامۆسا کۆمەڵایەتی مامۆسا دڵسۆزی مامۆسا خزمەتکردنی مامۆسا بۆ فەقیان بۆ مامۆسایانی ئاینی کەسێکی زۆر خاکی بوو خۆی بە گەورە نازانی وەڵڵی یەکێک نەیناسیایە وێ زانی هیچ نازانی ئەوەندە خاکی بوو ئەوە خۆی کەمەزانی قەت خۆی هێنایە پێشەوە بۆیە ئامانە هەموو سیفاتی گەورن بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان لە میانەی پێشکەشکردنی دوو بەرنامە لە خزمەتی مامۆستای پایابەرز ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی سەنگەسەری لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستا بووین. مامۆستای پایابەرزمان ئەوە گۆڕەکەیەتی بەمانای کەلیمە مامۆستایەکی لە خواترس مامۆستایەکی زانا مامۆستایەکی بۆ خودا سڵحاو وەک ئەوی لە وتەی سەرجەم ئەو مامۆستا بەڕێزانە لە میانەی پێشکەشکردنی دوو بەرنامەی ڕابردوو جێبیستی بوون. مامۆستا ئەو کەڵە پیاوە بوو کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ من یورید الله به خەیرا یفەقهه فی الدین خدای گەورە خەیری بۆ ئەو کەڵە پیاوە بیست بۆیە لە شەرع و دینەکەی خۆی حاڵی کرد. مامۆستایەک بوو بە باڵی علم و معرفەت لەگەڵ تەقوا و بۆ خودا سڵحان بەرەو ئاسمانەکان دای لە شەقەی باڵ لە مەدح سەنای مامۆستا بەڕێزا ناکرێ و ناتوانین و حەقی ئەوە بدەین کە چۆن مامۆستایەک بوو بۆ خودا ژیان دەیزانی ڕۆژێک دێ کە ئەوە دوا منزڵی ئەو سەرجەم مرۆڤایە تێ بەبێ جیاوازی بۆیە بەمانای کەلیمە خۆی بۆ ئەو ڕۆژە ئامادە کرد لە پێگەیشی بەرزی زانستی لە ئەخلاقێکی بەرزی کۆمەڵایەتی لە سۆنگەی خزمەت و دەعوە و ئیرشاد و بانگەوازی و مامۆستایەکی عەمەلی لە عیبادەت و دینداری. بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی سەنگەسەری لە ساڵی 1940 لە گوندی گرتک لەدایک دەبێ و لە 2025 لە شاری هەولێر وەفات دەکات. تەرمەکەی دەهێنە گۆڕستانی شێخ ئەحمەد لە شاری هەولێر کە ئەوە منزڵ و دوا مەوای ئەو مامۆستا پایابەرزەمانە.
يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات خواي قورا مقامي أويل دنيا برسكرت كمحبوب وخوشويستي همو خلق بوو بەبێ جیاوازی بە تایبەتی کەسانی خاوەن علم و معرفە و ئەهلی زانست و وەڕع و تەقوا ئێمە دەخوازین و دەپارڕێنەوە کە خوای گەورە بە میهرەبانی خۆی بە مەرحەمەت و مەغفیرەتی خۆی جەنابی مامۆستا ببەخشێ ئێمەش بەبەر شەفاعەت و تکای ئەو کەڵە پیا و زانایانە بخات. خۆشەویستان سوپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویست دەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون. سپاس تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.